لە ڕاستیدا سوالێکی گرینگە دووروژاند. ئێمە لە سەردەمێکە کە جۆرێک لە با بڵێن سەردەمی ئەگە ناوی لێ بنێن فاشیزمێکی تر لە ناوچەکە ڕوو ئەداوە. ئەم بەرەی فاشیزمە لە ناو هەناوی سیستەمی سەرمایه‌داری جارێکی تر وەکو مەترسیەک ڕوبەڕووی گەلانی جیهان و بە تایبەتی گەلانی بندەست دەبێتەوە. لەم بارودۆخەیە ئەم با بڵێن مەدی فاشیزمە تازەیە کە بە سەرۆکایەتی ترامپ و ئەردۆغان و چەند فیگەرێکی تر ئەمانە وەکو فیگەری فاشیزم نوێنەرایەتی ئەم سیستەمە مەترسیدارە جیهانیە دەکەن و لەگەڵ ئەوەشا ئێمە ئەبینین ئەوەی لە ناوچەکە با بڵێن دەگوزەرێ کە بریتە لە گۆڕانکاری لە جیۆپۆلیتیکی سیاسی کە بنەمای گۆڕانکاریەکە لە ڕاستیە ئێمە زۆر جار گوێمان لەم تێگەیشتنە ئەبێ تەغەیرە لە بڵانسی هێز، یعنی گۆڕانکاریە لە تەوازنی هێز لە بڵانسی هێز لە ناوچەکە. بە چ مانایەک؟ بۆ مانایی کە ئەوەی لەم ڕۆدا سیاساتی نێودەوڵەتی بەڕێوە ئەبا، نە یاسای نێودەوڵەتیە نەڕۆڵی نەتەوەیە گرتوەکانە نەبنەماکانی مافی مرۆڤە، بەڵکو لەسەر بنەمایی هەژمونی پارە و هەژمونی عسکەرە، تەکنەلۆژیای تازەیە. لەوها بارودۆخێکە ئێمە کاتێ ڕۆژ ئاوای کوردستان و بە پلەی یەکەم لە ڕاستیە لەگەڵ ئەم گۆڕانکاریە لە ناوچەکە ڕوو ئەدا و لە گۆڕانکاری لە بڵانسی هێز فۆکسی ڕاستەوخۆ، یعنی ڕۆژ ئاوای کوردستان ڕوبەڕووی جۆرێک لە جینۆسایدێکی تازە بووە. ئەم گەلە کۆمیکە نێودەوڵەتیە با بڵێن ئیقلیمیە جۆرێک بوو لە با بڵێن هەوڵێک بۆ جینۆسایدکردنی جارێکی تر گەلی کورد کە لە مێژووە لە ڕاستی ئەمە یەکەم جار نییە گەلی کورد و گەلی کوردستان ڕوبەڕووی با بڵێن لە ناوبردننی بە کۆمەڵ دەبێتەوە. لەوە هات سرکە ساتێکە کە ئێمە باز لەم ئیشکالیەتانە دەکەین لە ڕووی سیستەمی سیاسیەوە و لە ڕووی سیستەمی دەوڵەتداریەوە و لە ڕووی قەیرانی دەوڵەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئێمە دوای دروستبوونی یعنی لە 100 ساڵی ڕابردوو ئیشکالەتی دەوڵەت یەکێکە لە پرسە گەورەکان لەم ناوچەیە. گەلی کوردستان ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەخوازراوە بووە و ڕوبەڕووی شاڵاوێکی لە ناوبردننی بە کۆمەڵ بووە. لەم سرکە ساتە لە باشووری کوردستان لە ڕاستیە نەتەنیا لە باشووری کوردستان، لە باکووری کوردستان، لە ڕۆژ ئاوای کوردستان، لە دیاسپۆرای کوردستانی بەرەیەکی جەماوەری گەورە لە ڕاستیە دروست بوو. ئەم بزافەت جەماوەریە من لە ئاخیر وتارەکەم باز لە واقعێکی تازە ئەەکەم کە لەو واقعە تازەیە چۆن ئێمە ئەمڕۆ ڕوبەڕووی حرەکاتێکی ئیجتیماعی تازە بینەوە، ڕوبەڕووی بزافێکی کۆمەڵایەتی تازە بینەوە. ئەم بزافە کۆمەڵایەتیە یەک کاتە لە ڕاستیە شەڕی فاشیزمی قەومی و شەڕی فاشیزمی مەذهەبی ئەکا. ئەمڕۆ خۆشبەختانە گەلی کوردستان و نەتەنیا لە ڕاستەیە گەلی کورد و گەلی کوردستان ئێمە دەبێوەش ببینین هەزارەها خەڵکی تریش لە خەڵکی ڕۆشنبیران و ئازادی خوازان و چەپەکان لە ئەوروپا لە ناوەخۆ هاتن و خەڵکی ئازادی خواز بە شێوەیەکی گشتی هاتن بوون بە بەشێک لەم جەمسەرا. ئەمڕۆ بە خۆشبەختیەوە گەلی کورد و گەلی کوردستان و ئازادی خوازان شانازی بە خۆیان دەکەن کە ئەمڕۆ لە سەدەی 21ەمە ئەوان لەبەرەی دژ بە فاشیزمان نەمڕۆیە بێگومان کوردبوون ئەگەر تا دوێنێ جارێک سەخت بێ و لەم هەڵو مەرجە و گۆڕانکاریە جیانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە و ئەو ڕوحیەتی بەرەنگاریە کە لە ڕاستیە لە دەرەوەی با بڵێن لە دەرەوەی ئەوەیە کە بە هەمان بگاتە هەمان دۆخی فاشیزمی نەتەوەیی کە ڕوبەڕووی بەرامبەر بێتەوە، بەڵکو بە تێگەیشتنیشی تازە لە ڕەخنەگرتن لە سیستەمی سیاسیەوە بگرە بۆ ئەم بارە سایکۆلۆژیە کە لە ناو سایکۆلۆژیا و سۆسیۆلۆژیایی دەوڵەتی عەرەب و دەوڵەتی تورک و دەوڵەتی فارس لە ڕاستیە دروست بووە. ئەمڕۆ گەلی کوردستان و شەقام و بزافی کۆمەڵایەتی ئەمڕۆڵە بینی. ئەمە خاڵێکی ئەمە پۆینتێک لە ڕاستی، ئەمە خاڵێکی ئەجگار گرینگە. خاڵی دووەم ڕوبەڕوومان دەبێتەوە بۆی ئەمە تێبپەڕێتەنیا لە دۆخی کاردانەوە دەبێت لە ڕاستیە ئەم تێکۆشانە جەماوەریە وەکۆی ئێستا جموجۆڵە سیاسیەکان دەبینیە
و ئەو ڕۆڵەی ئێستا بەڕێز مەزلوم عەبدی لە ناوچەکە دەیبینی و لەو پەیوەندی لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیەکان و ئێمە دەبێ بگەینە دۆخێکی ترکەویش بریتە چۆن ئایدیایەکی هاوبەشی کوردستانی لەسەر بنەمای ڕوبەڕووبوونەوەی ئەو مادی فاشیەتە ئێمە دەتوانین بینا بکەین و درێژە پێ بدەین لە ڕاستیە. ئەم سەرکەوتنەی من لە ڕاستی ئەوەی لە ئێستای ڕۆژاوای کوردستان بە شکست نایبینم. ڕاستە ئەم ڕێککەوتنە و ئەم هەوڵەی درا ئێمە ڕەنگە لە ڕووی هەندێک خوێندنەوەی میکانیکیانە باز لە یان جۆرێک لە با بڵێن پاشەکشە ببێندرێ، بەڵام من پێم وایە بارودۆخێکی تازەیە و لەگەڵ ئەوەی کە دەرگا ئەگەر لە شوێنێکە دەرگا لە تێکۆشانی گەلی کورد داخراپێ، بەڵام تێکۆشانی گەلی کوردستان توانی لە چەندین شوێنی ترەوە پەنجەرەی تر بۆ تێکۆشان بکە و ئەوەی ئەمڕۆ لە ڕاستیە ئەبیندرێ کە لە ڕۆڵی ژنان و لە شۆڕشی کەزی و تەنانەت درێژبوونەوەی ئەو مەدەیە کە شۆڕشی ژینە ئەمینی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانەوە دەستی پێکرد و ئەم بارودۆخی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا لەوێ بوو بە نقطەیە کە ببێتە بە پرسێکی گشتی لە ڕاستیە ئەوش بوو کاریگەری لەسەر شەقامیشم. بەڵێ کاکیوە وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا کورد لە ڕۆژاوای کوردستان ئەتوانین بڵین لە ڕۆژاوای کوردستان زۆرێک لە شتەکان بۆ جاری یەکەم تەجروبە کراوەکو نەتەوەی کورد بۆ تۆ بڵم شەڕی شار بە شار، شەڕی جەپا، شەڕی بەرا، بارخۆدان مەسەلەن لە 2014 مە بینیمان بە چ شێوازێک بوو لە کۆبانی و بەگشتی. ئەم جارەش لە ڕۆژاوای کوردستان هەنگاوێکی نوێ دەستی پێکرد و پێواژۆیەکی سیاسیە. کورد بە ڕێکار و بە دکتۆرین و متۆدێکی سیاسی ئەوێت بگەیتە خواستەکان. ئێستا هەندێک گارانتی نێودەوڵەتی هەبێت یان نەبێتەوە بابەتێکی جیاواز وەکو بەڕێز مەزلوم عەبدی وتی شخصی ئێمانوئێل ماکرۆن خۆی وتویە من گارانتۆری پرۆژە سیاسیەکە بم. بە بچوونی بەڕێستان ئەم هەنگاوە نوێ چۆن ئەبینن ئەمەی کە کورد ئێوە بە شێوازێکی سیاسیانە لا چوارچێوەی یاساکانی کە هەیە گۆڕانکاری تیا دروستکات جێگەی خۆی تێدا بکاتەوە بە هەمان شێوە مافەکانیشی دەستەبەرکە لە ڕۆژاوای کوردستان و بە دڵنیایی شەو بابەتێکی کە لە دوای ئەمە ئەوەیە کە پشتی و ڕۆڵی پشتیوانیەکان بۆ چەسپاندنی ئەم بڕگانە چی ئەبێت؟ فەرموون. ئەوەی باڵێن ئەوەی ناوی لێندرا ئاخیر جار ڕێککەوتن لە ڕۆژاوای کوردستان لەلایەن بەڕێز مەزلوم عەبدی و جۆلانی ڕاستیدا ئەم ڕێککەوتنە و ئەوەی لە ڕێککەوتنەکە هاتووە دەبێت خاڵەکێ زۆر گرینگە تێبگەین. ئەوەی لە ڕۆژاوای کوردستان دیفاکتۆیەک دروست بووە کە توانیوێتی چوارچێوەیەک و هێزێک و جۆرێک لە خۆ بەڕێوەبردنێک لە ڕۆژاوای کوردستان دروست بکە. ئەمە دەرئەنجامی خێرکردنی کۆمەلگای نێودەوڵەتی نەبوو، دەرئەنجامی گۆڕان لە عەقڵیەتی بەشارەوە بۆ کەسێکی دیموکراسی خوازی وەکو ئەحمەد شەرعی ئەمڕۆ جۆلانەی هەمومان ئەزانین کە چ باگراوندێکی تیرۆ با بڵێن توندڕە و با بڵێن شۆڤینزمی مەزهەبی هەیە. ئەمە لە نەتیجەی خێرپێکردنی با بڵێن جۆلانیش نەبوو و من بە تێگەیشتنی من تەنانەت لە دەرئەنجامی گۆڕانکاری لە علاقاتی نێودەوڵەتیش نەبوو، بەڵکو لە ئەنجامی کەڵەکەبوون و دینامیکیەتی ئەم تێکۆشانە بوو کە گەلی کوردستان چەندین ساڵە لە ڕۆژئاوای کوردستانێکە و بێگومان ئەمە دابڕاویش نییە لەو تێکۆشانەی کە پێشتر لە باکوور کراوە، لە قەندیل کراوە، لە چیاکانی کوردستان لەلایەن شەڕڤانان و لەلایەن گەریلا و لەلایەن پێشمەرگەوە کراوە. ئەمە با بڵێن تەراکومی ئەم تێکۆشانەیە و توانیوێتی ئەم دیفاکتۆیە لە ڕۆژاوای کوردستان دروست بکە. ئەمڕۆ لە ڕاستیە دیفاکتۆیەک دروست بووە و بە جۆرێ لە جۆرەکان کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی پێدەوترێ لە علاقاتی نێودەوڵەتی ناچارن مامەڵە لەگەڵ دیفاکتۆ بکەن کە ئەمری واقعە لە ڕۆژاوای کوردستان. بێگومان با بڵێن جۆرێک لەو بەڵێنەی کە سەرۆکی فەڕەنساییدا و بەشێک پێشتر لە ڕاستیەوە ئەو بەڵێنانە بە جۆر لە جۆرەکان لەلایەن کۆمەلگای تری نێودەوڵەتی و ئەمریکا درابوو، بەڵام نابێت لە بیرمان بچێ
ئەمانە لە ڕاستیە زەمانەت نین، بەڵام بەمانەی ئەو نیە خاڵی گرنگیش نەبن. یعنی پۆینتی ئیجابیە کورد لێک کاتە ئەمڕۆ خاڵێک ئێجگار گرینگە کە بەشێک بە خۆشحاڵیەوە من لەو تێکۆشانەی ڕۆژاوای کوردستان نەبینم ئەویش ئەوەیە ئێمە وەکو گەلی کوردستان نابێ تەنیا خۆمان وەکو مەزلوم نیشان بدەین. یعنی ئێمە پێمان وابێ لە مێژووە غەدرمان لێکراوە بە کروزانەوە ئێمە دەتوانین ئەو مافە بەدەست بینین. ئەوەی لە شەقام ڕوویدا و ئەو تێکۆشانەی لە ڕۆژاوای کوردستان چەند ساڵ و تا بێ ساشەوە ڕوویدا، ئەمە لە خۆنیشاندان بۆ با بڵێن ڕەوایەت و مەشروعیەتەوە و دۆخی مەزلومیەتی تێپەڕاند دێ لە ڕاستیە هێز بینا دەبێت لە ڕۆژاوای کوردستان. یعنی بینای هێز ئەکرێ کە بنەمای ئەم هێزە لە ڕاستیە ڕەوایەتی و مەشروعیەتی گەلی مافەکانی گەلی کورد و گەلی کوردستانە. وەنێشتنی بەجێ لە جۆرەکان چەسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوەیە. ئەمە وای کردووە هەم فەڕەنسا هەم بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕاستیدا مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکەن و بێگومان ئەو پەیامانی مەزلوم عەبدی لە کۆبنەوەکان و ئەم نایەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەبوو لێک کاتە زلە بوو لە فاشیزمێکی مەسهەبی قەومی لە ڕاستیە بە دیوەکەی تریشە زلەیەکی تر بوو لەم سیستەمە نیولیبرالیزمە سەرمایەدارەی کە ئەمڕۆ لە ڕاستیە لە جیهانە باڵەدەستە و هەر ڕۆژێک لە ڕۆژانە ئێمە لێکەوتەکانی لەسەر ژینگە، لەسەر کرێکاران، لەسەر جیاوازی تەبەقی و لەسەر تەنانەت ئەوەی پێدەوترێ ئەو نەتەوانەی کە نەتەوەی زوڵم لێکراون لەسەر ئەوانش ئەبینن. بۆیە من ئەوەی کە گرنگە لە ڕۆژاوای کوردستانە لێک کاتە یعنی لەگەڵ ڕۆژئاوای کوردستان چۆن مەزلوم عەبدی بەدەستێکی چەکی بەدەستەوەیە و ڕوبەڕووی تێکۆشانی قارەمانێتی و با بڵێن تێکۆشانی جەپەییە و بەدەستەکەی تریشە لە ڕاستیە وازی لە کاری دیبلۆماسی نێناوە وازی لە حیوار و دەرگای گفتوگۆی بابلندا نەخستووە. ئەم گفتوگۆیانەی وڵاتانی دەرەوە لە شاری هەولێ لە ڕاستیە بەڕێوە دەچێت کە من پێم وا دەبێت لەوەش زیاتر فراوانتر بێ و کاری لۆبیکردن. ئەمانە هەمووی کەناڵی هێزن، کەناڵی پشتیوانین بۆ پرسی گەلی کوردستان کە ئەم پرسە بەدیدی ئێمە تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی نەتەنیا فقط پرسێکی با بڵێن لە منتەڵەقێکی تەسچی ناسیۆنالیستیە، ئەمە پرسێکی نەتەوەی نیشتیمانی چینایەتیە. یعنی لە پەیوەندیەکی لە ڕاستیە دیالکتیکدان ئەمە ڕەنگە وردەکاری زۆری بوێ.